سڵاو بەڵێ بەڕێزان ئەوەی کە دەیبینن ئێستاکە لە شاری زیلانین لە یەک لە ئەو شارانەی کە لە هەولێر دروست کراوە یاخود باڵێن ئەو گوندانەی کە دروست کراوە ئەمڕۆ دیارە بەهۆی بارانێکی زۆرەوە و بەهۆی تەقینی ئەو شورایی کە دروست کرابوو لە دەوری ئەو کۆرنیشەی هەولێر بۆی کە ئەگەر لافاو هات زیان بۆ ماڵەنەکە بەڵام دوجار خۆڵەکە دیارە ئەو خۆڵەکەی لادا و بەناو ماڵەکان وەربوو ئیدی ئەوەی کە دەیبینن دیارە ڕیزە ماڵێکی زۆر لێرە تا ئەوسەر لەوانەیە زیاد لە 20 ماڵ دەبێ هەموو بە زیانیان بەرکەوتووە ئەوەی کە بە چاوی خۆشتان دەبین ئێستا ئەو ماڵێک لەو ماڵانەیەکە زیانی بەرکەوتووە و بە تەواوی ماڵەکەی هەمووی چۆن دەڵێ هەرچی کەلوپەلیتی ژێر ئاو کەوتووە زیاد لە مەترێک زیاتر ئاو چوتە ماڵەکەی بۆ ئەوەی کە لە نزیکەوە قسەشیان لەگەڵ بکەین بەڕێز ئەگەر بەس قسەمان بۆ بکەیت ناوەڵە ماری ولا زاومە باشە ولاش زاواش دەستەکان خۆش یارمەتیان دەدەیت چاوەکە زەرەر زیانەکان هەر مادیە ئارێڵە مادیە هەتا بەترنیوە چاوە هاتیەوە بەزەوە هاتی لە یارمەتیان دەدەین خاوێنی دەکەینەوە ئینشاءڵڵا سەبەب چییە نازان سەبەبەکەی دەرێنە و ئێرکانە و خۆری ئێرکانە درایە ئەز ئاوەکەش هاتە ناو ماران و تاوە هەرەوەندەوە چاوەکەم سەر بەڕێزان وەکو ئاماژەم پێکرد دیارە لە سعات 9 دوای ئەوەی کە ئەم شەو بارانێکی زۆر باری و لە سەروی هەولێرەوە ئەو ئاوە هاتوتە ناو گەڕەکەەکانی شاری هەولێر ئەو شوێنش دیارە شوێنێکی چاڵاییە هەرچەندە شورای بەحساب بۆ کراوە بەڵام شورایەکە شورایەکی پۆڵین و بە شێوازێک نەبوو کە بتوانێت بەرگەی ئەو ئاوا بگرێ بۆیە ئەوەی کە دەیبینن ماڵێکی زۆر هەر هەبوو کەلوپەلەکانیان بەڕاستی کەوتۆتە ژێر ئاو بە کەلکی ئەوە نماوە جارێکتر ڕای خەنەوە یان لەسەری دابنیشن دیارە ئەمەش لە کاتی ئاوەکە زۆر لێرە بووە هەوڵیان داوە بە هەر شێوەیەک هەوڵ بدەن ئەو ئاوە نەچێتە ناو ماڵەکان بەڵام دیارە ئاو خۆتان دەزانن هەر کاتە و پێشی گیرا زیاد بوو ئەو ڕێخۆی دەکاتەوە ئەو هەر دەڕوا بۆ ناو ماڵەکان هەموو جارێک ئەو بابەتە دووبارە دەبێتەوە بەداخەوە جا ئەگەر لەو گەڕەکە نەبی لە گەڕەکەیشی ترە مام حاجیجان گە دوو قسەمان بۆ بکەین والله برام ئەزات و جێب دێ قسێ چ لێ بکەین هەولێر و کوردستان هەموو ئاوایران بۆ قسێ چ لێ بکەم چ قسەیان زۆر ناکەم ئەو قسەی خۆی بەڕاستی پرسیار هەر بگری هەر نەگری ئەو کوردستانەی مە هەموو وێران بووە نەکە ئێرە هەولێر هەر وێرانە بۆ کوردستان وێران بووە ئەمە هەموو زەرا من ڕۆیشتم لۆ خارج لۆلەلەن کە وێران بووە تازە لە چ لە بخات جەپرسی چن مایە بێگەیشتی بەڕێز چاوی منی دیارە ئەو خاڵێش دڵی پڕە دەڵێ کوردستان هەمووی وێران بۆ گەنجەکانی دەڕوا و گەنجەکانی سەر هەڵدەگرن و لە هەر بارانێکیش کە دەبارێت ئەوە چەنگەڕەچێک بەژێر ئاو دەکەوێت و خەڵکێکی زەرمەند دەبێ هیوادارین کە ئەوە قسەی خەڵکە تەوان قسەی خەڵک دەڵێ هیوادارین حکوومەت بەر لە ڕووداوی کارەساتەکان هەوڵ بداتن چارەسەری گرفتەکان بکات چارەسەری کێشەکان بکە بۆ ئەوەی کە کاتێک باران دەبارێت خەڵک ئەوەندە زەرمەند و زیانمەند نەبێت